بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا وشافع ذنوبنا ومقتدانا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحابته إلى يوم الدين ليروا هزاران صلوات ورحمة نيرين بوجاني باشي پیغمبر صلى الله عليه وسلم علين اللهم صل على محمد وعلى آل محمد كأمر رسول الله يميل سر أم شاديني خواهی گەورەیە لەسەر ئەم ڕێگا ڕاستە و ئێمە بووینەتە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاوات و ڕەحمەتی بۆ دیدار دەنێرین بە ئومێدی ئەوەی کە ئینشاء الله لە پاش ڕۆژیشدا لە خزمەتی ئەو ڕەسوولە بەیەکەوە بین. باسی ئەوەمان کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی مەعاز من تۆم خۆش ئەوێ، ئەویش فەرمووی وەڵڵاهی منیش تۆم خۆش ئەوێ. پێغەمبەری خوا فەرمووی دەیکەواتە لە دوای هەموو نوێژێک کە سەلامت دایەوە هیچ شتێکی تر مەڵێ، بە شتی ترەوە مەشغوڵ مەبە، بڵێ اللهم ئاعنی على ذیکریک وشکریک وحسن عیبادەتیک. خوایە هاوکار و دەستبارم بە تاوەکو من ذیکری تۆ بکەم، یادی تۆ بکەم، تۆم لەبیر بێ. ذکر یعنی یاد بکەم و تۆم لەبیر بێ و سوپاسگوزاری تۆ بم و جوانترین یا بە جوانترین شێوە عیبادەتی تۆ بکەم. عیبادەت هەیە بە جوان و هەیە بە جوانترە. بۆیە وتم ئینشاء الله هیچمان لەبیرمان نەچێ باشترین عیبادەتەکان و وتنی ئەم ذیکرە جوانەی کە پێغەمبەری خوا فێرمانی کرد. کەلیمەی یەکەمیان ئەوەمان وت ئەگەر کەسێک بیەوێ بزانێ خوای گەورە ڕێنمایی کردو و دەستبار و هاوکاری بووە، بزانێت کە لە نوێژەکە تەواو بوو ئەمە ذیکراڵێ یان نایڵێ. ئەگەر بیڵێ ئەوە نیشانەی ئەوەیە خوای گەورە ئەلێ پشتیوانی کردووە، هاوکاری کردووە، هاوکاری خوا بەردەوامە بۆی. ئەگەر نەیوت و سەلامی دایەوە بێدەنگ یا دەستی برد بۆ مۆبایلەکەی یا هەڵسا و شوێنی نوێژەکەی بەجێهێڵا، حتى هەندێک عولەما فەرموون ئەگەر کەسێ ئەوێ ورد و ذیکرەکانی دوای نوێژ بخوێنێ با لە شوێنەکەی خۆی هەڵنەسێت، چونکە هەر هەڵسا بجوڵێ ئیتر ناتوانێت بیخوێنێ. بۆیە داوای ئەوە بکەی کە اللهم ئاعنی على ذیکریکە. ذیکر وتمان بە شێوەیەکی گشتی یادی خوایە. ئێستا تۆوە ئەزانی هەر تۆ یادی خواکەی، تەنانەت کاتێک کە هەورە تریشقە لە کاتی بارانە بڵاچە لێدا ئەوە چی ئەکات؟ يسبح الرعد بحمده والملائكة من خيفته. هەور بە هەورێتی خۆی و سبحان الله ئەکات. کاتێک کە بڵاچە لێدا وازانێ بەدەستی خۆیەتی، ئەوە تەسبیحاتی خواکە. وإن من شيء إلا يسبح بحمده. حەچی تۆ بە چاو دەیبینی تەسبیحات و ذیکری خواکە. ئەوە من و تۆین مەشغوڵین بە شتی دنیای، و من و تۆین مەشغوڵین بە ئارەزوات، و من و تۆین مەشغوڵین بە شتی سادە و ساکارەوە. ئەگەر نا حەچی لەم بوونەوەرە هەیە تەسبیحاتی خواکە. ئەگەر کەسێک زۆر دەمی بجوڵێ و تەسبیحات بکە لەگەڵ هەموو مەخلوقاتایە. ئەگەر کەسێک وانەکە لە مەخلوقاتدا دابڕاوە، ئەو گوڵەی کە لە ماڵی ئێوە ناشتوتانە لە ناو فنجانەیەکە، کاتێ بەیانیان یا بە چەند ڕۆژ جارێک گوڵێک دەرەکات، ئەوە سبحان الله کە و تەسبیحی خواکە، چونکە گوێڕایەڵی خواکە. ئەو دێنێ باسمان هەندێک کرد. ئەمڕۆ باسی ئەوەکەین اللهم ئاعنی على ذیکریکە وشکریکە. خوایە هاوکارم بە، دەستبارم بە، پشتبارم بە تا من سوپاسی تۆ بکەم. جا چۆن من جا سوپاسی چۆی خوا بکەم؟ خوا ئەبێ چی بۆ من کردبێت تا سوپاسی بکەم؟ ئازیزانم ئێمە تەنها خواردن و خواردنەوە، خانووی باش یا پارە و پوڵ یا هەندێک لەو شتانە بە نیعمەتە زانین. ئەوەی بۆتان باسەکەم، خوا ئەگەدارت دوێنێ لە کێشەیەکا بووم، کێشەکە تەلاق و جیابوونەوەی خێزانێک بوو، تەواو بوو. چەند مانگێک بەر لە ئێستا من خۆم بەشدار بووم. دوێنێ کاتێک کە چوومەوە تەکلیفیان کرد و چوومەوە بە دەمیانەوە، کۆمەڵێ پیا ماقوڵی وەکو جەنابیشتان کێشەکە چی بوو بێ باشە؟ کاتێک تۆ لەوانەیە زۆر بە کەمی بیری لەوە کردبێتەوە تا سوپاسی بکەیت. ئەمە فرەتە لەگەڵ ئەو پیاوە خاوەنی سێ مناڵ بوون.
یەکەم جار وعدیان وا بوو یەکێ لە مناڵەکان لای ئافرەتەکە بێ و دوانەکەی تریش لای پیاوەکە بێ، بەڵام هەفتەی جارێک بیان بینن. ئێستا ئەو پیاوە زاڵمە خوا هەموو لایەکمان لە زوڵم بپارێزێ. زۆر کەس هەیە لە قیامەتە ئەچێتە ناو جەماعەتی زاڵمانەوە بەخۆشی نازانێ. ئەگەر زوڵم لە ئاژەڵێکیشکە ئەبێ ناوی تۆمار بێ لە ناو زاڵمانە، ئەگەر زوڵم لە خانەوادەی خۆشی بکە هەر ئەبێ ناوی تۆمار بێ لەگەڵ زاڵمەکانە. کێشەی سەرەکی ئەم ئافرەتە داماوە ئەوە بوو ئەیوت ئەم پیاوەی ناهێڵێ من هەفتەی جارێ یان مانگی 2 جار ئەم مناڵانە ببینم. تۆ 24 سەعاتە مناڵەکان و جگەرگۆشەکەی خۆن لەبەر چاوتە و لەبەر دەستایە و دەست بەسەرانێنی پێی ناچێت جارە جاران وتێت خوایە سوپاس دەکەم چانێ مناڵەکان لەبەر دەستی خۆمایە قەدوا دوتووە. خوا ئەگەدارت تەسەوورەکە نەمافرەتە چی کرد بێ باشە؟ ئەیگوت وەڵڵاهی مەمۆستا تەکسیم بە تایبەتی گرتووە، دەموچاوم هەڵپێچاوە، چوومەتە نزیک ماڵیان لە تەکسیەکە وتومە کاکە چەندێک وەستام ئەوەنەت پارە ئەدەمێ با نزیک بم بەس با بە سیارەی براو کەسەکانم نەبم نەوکم بمناسنەوە بەس لەیەوە بەڵکو تێ ببینم مناڵێک بێتە بەر قاپێکە تۆزێ بیبینم و بڕاتەوە ماڵێک تر قەیناکە. خوا بەبانی سەرەوە 25,000م داوە بە تەکسی کە نزیکی ماڵی خۆشمان نایەڵم مناڵ بێتە دەرەوە تا من بیبینم، ئەوەنە زوڵم و ئەمنە زاڵمن. چوومە تەکسیم گرتووە وەڵڵاهی سوێن بەخوا ئەوتی مامۆستا لە سەربانەکەی خۆمانەوە بە دووربین سەیر بەر قاپەکەم کردووە چەند سەعات ئەو دووربینەم بە چاو بوو بەڵکو مناڵەکەم بێتە بەر قاپەکە بەس بە دووربینەکەش بیبینم. سوێن بەخوا. تۆ قەت وتویتە خوایە سوپاس بۆ تۆ ئێوارە کە چوویتەوە مناڵەکەت سایەقە، مناڵەکەت کرێکارە، مناڵەکەت قوتابیە، مناڵەکەت سوزانم لە شوێنێکی ترە و هاتەوە ماڵێ وتە خوایە سوپاس بۆ تۆ بجارش بە چاوەکانم جگەرگەشەی خۆم بینیەوە. هەها زۆر شت هەیە تۆ ئەزانی سوپاس هەروەیە کە سفرەیە لەم سەر بۆ سەر ڕازا بێتەوە ئیتر قۆڵت لێ هەڵماڵی بە معیدەت لێ پڕ کرد بێ الحەمدولله هەر فێر بوویتە ئەڵێ الحەمدولله. ئەوانە زۆر سادە و ساکارن. بۆیە خوای باڵا دەست ئەفەرمێ حتا ئەفەرمێ حەزەتی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە تەک پیاوێکەوە نوێژێکرد پیاوەکە دەستی بەرزەوە ئیگوت خوایە لەگەڵ کەمەکانە حەشرم کەی، خوایە لەگەڵ کەمەکانە حەشرم کەی. هەرم دوعای دووبارە کردەوە. حەزەتی عومەر وتی بێمە چی بڵێ کەمەکان چییە؟ هەڵێ لێ پرسی ئەگە برای بەڕێز موسڵمان تۆ ئەم دوعایەکە یعنی چی خوایە لەگەڵ کەمەکانە؟ وتی ئەوە نی خوا فەرمێ وەقەلیل من عیبادیە شەکور ڕێژەیەکی زۆر کەم لە عەبدەکانی خوا سوپاسی خوا کە ڕێژەکەی تری سوپاسی ناکەن. فەرمی ئەی عومەر ئەمرت نەمێنێ بەخوا هەموو کەس لە تۆ زاناترە، هەموو کەس لە تۆ خواناسترە. چاو لێ خەڵک چۆن لە خوا تێگەیشتووە، چۆن خەڵک لە دینداری تێگەیشتووە. یعنی ئەگەر تۆ سوپاسی خوات کرد وتە الحەمدولله بەر ڕێگا ڕۆیشتی بەم لا ڕۆیشتی هەرچیەکت کرد زۆر سوپاسی خوات کرد نیشانەیەوەی تۆ لەگەڵ کەمە چاکەکانای. بەس کەم سوپاس بکە نیشانەی ئەوەی لەگەڵ خراپە زۆرەکانای. چونکە قورئانە فەرمێ وەئەکثەرهم فاسقون وەئەکثەرهم ئەو زۆربەی خەڵکەکان لە فاسق و لە خراپەکاران و لە زاڵمان و لە ئەوانن کە سوپاسی خوا ناکەن کەمەکانیان ئەوانن کە سوپاسەکەن. بۆیە ئەگەر تۆ ڕۆژی چەند جارێ وتت الحەمدولله نیشانەی ئەوەیە تۆ لەگەڵ کەمە پاک و چاکەکانای. ئەگەر وان نەکرد ئێوارێ کەواتە ئەمڕۆ تۆ ناوت لەگەڵ زۆرە خراپەکە تۆمار کراوە. بۆیە پێغەمبەرجان خۆ بەگاڵتە نافەرمێ دوای نوێژەکە بڵێ اللهم ئاعیننی عەلا ذیکریکە وەشوکریکە خوایە یارمەتیم دەمە سوپاسی تۆ بکەم لە شتێکە نەک ئەوەی کە هەموو خەڵک سوپاسێ. جا محاولە ئەوە بکە لە شتێکە سوپاسکە کە خەڵک نایزانێ. ئەوەی کەسا باسی مناڵەکەمان کرد کاتێک کە تۆ بینی مناڵەکە ئێوارێک گەڕێتەوە ئیتر لە هەر ئیشێکە ئەڵێ سوپاس بۆ تۆ خوایە ئەمڕۆژ بە ساغی بە سەلامەتی ئێوارە لەسەر سفرە دانیشتوونە ئەمڕۆ هیچ مشکلەیەکان نییە. بڵێ خوایە سوپاس دەکەم. خۆ زۆر کەس بەیانی کە هەستان مشکلیان نەبوو ئێوارە تووشی دژمنایەتی و مشکلە بوون. زۆر کەس ئێوە بەیانی هەستان مشکلیان نەبوو ئێوارە سەیران کە سیارەکان وەرگەڕاوە. زۆر کەس ئێوارەی هەمویان بە کۆیی لەسەر سفرە نانیان خوارد بەیانی ئێوارە سەیری کرد کەسێ دوانیان تیان نەماوە. خوایە سوپاس دەکەم کە من وانیم چانێت تووشی ئەو خەم و خەفەتە نەبووم، تووشی ئەو تاقیکردنەوە گەورەیە نەبووم. تۆ بزانم واکەی واڵی ئەزانی ئێمە بەشتێکی زۆر سەیر و سەمەرەوە بە هەندێشتانێکەوە تەمەنێکی زۆرمان سەرف کرد و پێی نازانین بەڕێزەکانی من. بۆیە پێغەمبەرجان بەگاڵتە نافەرمێ جامەش لەکەیە وەکو دوێنێ وتمان لە دوای نوێژە
وا نەزانی تر تۆ نوێژ دەکرد دنیات کاول کردووە نە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ دوای نوێژەکە هەر لەگەڵ سوپاسە بەردەوام بی بەر ڕێگا ڕۆیشتی ئەوە هیچ دوای ئەوەی کە بەیانی تۆ هەڵەسی سوپاس بۆ تۆ خوایە ئەم بەیانیش خەبەرم بۆ نوێژم کرد چونکە پێغەمبەر فەرمێ لە سەردەمێکە نزیک لەم سەردەمەی ئێمە ئەمەندە خەڵک لە فیتنە و گوناه و تاوان و ئەم گوناهانەیە ئەژی هیوا هەیە بەیانی کە خۆر بەسەریا هەڵدێ ئەو شەوە تا بەیانی لە تاوانە ژیاوە ئەو شەوە تووشی کارێک بووە کە بەیانی هەستاوە بەخۆشی نازانێت چۆتە ناو بێدین و زاڵمەکان و گوناهبارەکانەوە ئەوە نەسەیر فەیسبووکی کردووە ئەوە نەسەیر فلیمی خراپی کردووە بەیانی ئەم شەوەکەی بە تەواوی گوناهەکانەوە ئەزانن سوورەتی فاتحە زۆربەی ئەو شتانن کە ئێمە دووبارەیەکەینەوە یعنی لە هەموو شتە زیاتر سوورەتی فاتحە دووبارەکەینەوە ئەزانن بۆچی یەکەم کەلیمەیەکی ئەم سوورەتی فاتحەیە ئەڵێ الحەمدولله عەبدەکان فێرەکە کە دائیم بڵێ سوپاسی خوا بکەن عەبد فێرەکە سوپاسی خوا بکە سوپاسی یەکتری حەدیسەکە فەرمێ مەن لەم یەشکوری الناس لەم یەشکوری الله ئەو کەسەی کە چاکەیەکرد لەگەڵاکە مەسەلە بە نمونە لە دەرگایەکە ڕۆیتە ژوورەوە یان چیتە دەرەوە پێش خۆتێ ئەڵێ فەرموو بڕۆ تۆ بڵێ سوپاس دەکەم ئەچی بۆ ماڵیان بەڕێزەوە بە خێراتن دەکات داوای شتێکی لێکەی ئەداتێ هاوکاری دەکا بڵێ سوپاست دەکەم چونکە ئەو کەسەی دەمی ڕانەیە سوپاسی ڕەفیقەکەی کات دەمی ڕانایە سوپاسی خوش بکە بۆیە سوپاسکردن یەکێکە لەو شتانەی کە ئەبێ ئێمە وەکو ئیماندار کە لە دوای نوێژ گەورەترین عیبادەتە فێری عیبادەتێکی تر دەکا کە بڵێ الحەمدولله ئەزانن گەورەترین عیبادەتێک گەورەترین جیاوازیەک لە بینی کەسێکی خواناس و کەسێکی خوانەناس کردنی نوێژە لە دوای ئەم نوێژە تۆ کە خوا جای کردیەوە لە هەموو خەڵکە خراپەکان بەهۆی نوێژەکەتەوە هێشتان فێری عیبادەتێکی تر دەکا پێغەمبەر گیان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەڵێ فێری عیبادەتێکی تر ببڵێ خوای هاوکارم بە بامە سوپاس بکەم جا بە تایبەتی سوپاسی چێ سوپاسی ئەڵڵا جەل جەلالوه سوپاسی ئەو کەسەی کە هەموو نیعمەتەکانی پێبەخشیوی بۆیە کاتێک تۆ خواردنێکە خۆی بۆچی پێغەمبەری خوا فەرمێ کەسێ لەسەر سفرە نانی خوارد و وتی الحەمدولله ئیتر چاکەکانی جێبەجێ کردووە چونکە تۆ لەو کاتی نان خواردنەیە بەبێ ئەوەی بەخۆت بیزانی دەسەبەی بۆم خواردنە دەسەبەی بۆ ئەو خواردنە هەمووی بەسەر یەکا لوولەکەی ئەی خەیتە ناو دەمتەوە ئاشی دەمت بە پێچەوانەی هەموو ئاشەکانی دنیاوە ئەی هاڕێ ئەوانەی کە تۆزە تەمەنیان هەبێ جاران ئەیانزانی گەنم چۆن ئەهاڕە ئاش هەبوو بەردێکی زۆر گەورە بوو ئاوا گەنمەکە کە ئەچووە ناو چاڵێکەوە ئەمەی بانەوە بەبانیە ئەسوڕایەوە ئەی هاڕی ئێساش هەموو شت وایە ئەمەی بانەوە بەبان ئەوەی خوارەوە ئەی هاڕێ وردێکە بەس تەنها ئاشەکەی خوا نەبێ کە بۆ تۆی دروست کردو ئەمەی خوارەوە ئەجوڵێ و ئەوەی بانەوە ئەوەستێ سەیری کە شەویلەی خوارەوە ئەوەستێ هیبانەوە ئەفۆ شەویلەی خوارەوە ئەجوڵێ هیبانەوە ئەوەستێ اینجا دگانە شتەکە هاڕێ ئێ باشە ئەگەر وەکو ئاشەکانی دنیاوە بوایە تا یەک لوقمەنانت ئەهاڕی ئەبوایە هەروە سەرت بابدایە یعنی وەکو چەنەکەی خوارەوە ئەسوڕێ ئەگەر چەنەکەی سەرەوە و سەرت بسوڕایە هەر ئەبوایە ببوونیان گاڵتەچی یەکتری دەتوێت ئێستا تەجروبەی کە چۆن سەرتە سوڕێتەوە هەر جێژە بووی جێش بەس لەسەرەوە لەم خوایە سوپاس بۆ تۆ چانیە من کاتێ نانەخۆم ئاوا کۆمەڵە دەدان لە پێشەوە ئەی بڕێ کۆمەڵێکی تر لاوە تەرتیبێکە ئەوانەی ئەو سەرەوە هاڕەکان و ئەی هاڕن و ئەو جوار بەبێ ئەوەی بەخۆت بیزانی کەی تەواو ورد بوو باشە من پرسیار لە تۆکەم کاتێک لوقمەنانێکە جووی ئەی جووی ئەی جووی دوایی بەچێڵی تەواو بۆ جووینەکەی فڕی دەخوارەوە بەچێت وت هەراکەش لە خۆ نیێت جاری ئەمە کردوتە ناودەمتەوە لوقمەیەکی تر حازرەکەی بەبێ ئەوەی هیچی بدەیتێ بەڵام کە جووینەکەی تەواو بوو وەختی خۆی هات یەکسەر بۆ خۆی ئەڕاتە خوارەوە ئەی باشە لەو دوو کونەوە یەکان هەوایە وێکیان ئاوە بۆچی لە هەواکەوە ناڕۆ بۆچی لە میترانەوە خوا مرورێکی بچکۆلەی لەوێ داناوە زبانە بچکۆلەکە ڕێک پێشی گرتووە نەکەی هەندێک جار بینیمانە ئەڵێ بەخوا ئاو لە قورگم پژا یان مەسەلە دەنکە برنجێک لە قورگم پژا ئەوە لەوێ فێڵەکە لەوێ زوڵمەکە لەوێ نەزانیەکە ئەیە خۆی کا بەو گۆڕیەیە تووشی ئەوابی لەبەرەوە ئازیزانم خۆشەویستانم بەڕاستی سوپاسکردن هەر کەسێک زۆر سوپاسی کرد هەر کەسێک دەمی بوو
خۆی ڕاهێنا بڕیاری دا ئەبێ ئێمە لە ئێستاوە ئیتر بڕیار دەین هیچ ڕۆژێک چۆن دوێنێ وتمان نەیڵین هیچ ڕۆژە بەسەرمانە تێ بپەڕێ ئیلا سەجار بڵین ئەستەغفر الله چونکە پێغەمبەرجان وای کردووە خۆ پێغەمبەر لەبەر گوناهبارێتی ئەستەغفر الله نەکردووە لەبەر ئەوە ئەستەغفر الله کردووە والله أعلم کە ڕۆحی دڵی پێویستی بە نزیکبوونەوەی لە خوا تۆش بە سوپاسکردن بە ئەوتنی ئەلحەمدولله خوایە سوپاست ئەکەم نزیکە بیتەوە لە خوا هەستەکەی ئەم شتانە ئێستا هیوا هەیە ئەڵێ بەخوا من فڵان کەسم تا فڵان شۆنیش بە سیارەکەم هەڵگر کە دابەزی هەردەنگی نەکرد تۆ خۆ دوان ناڵێی زەحمەت نەبێ ئەگەر تۆ چاکەی لەگەڵ کەسێکا بکەی هیچ دەنگ نەکا دوای لە خۆ تۆ گلەی لێ ناکەی تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى باشە کاتێک کە تۆ نانێکە خۆی نەڵی ئەلحەمدولله کاتێک کە بە پێیەکانی خۆت ئەچی بۆ ماڵی فڵان کەس وەچی بۆ بازاڕ وەچی بۆ مزگەوت کە گەیشتێ شوێنەکە نەدوت ئەلحەمدولله تەشبیه نەبێ خۆخوا محتاج نییە بەس بێنە پێشچاوی خۆت باشە من خوا ئەم چاکەی لەگەڵا کردم نەموت خوایە سوپاس دەکەم بۆیە پێغەمبەر گیان کۆتا کەلیمە پێمانە فەرمێ ئەگەر حەز ئەکەی خواشتی زیاتر بداتێ سوپاسی زیاتر کە ئەگەر حەزەکەی خواشتی زیاترت پێ ببەخشێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم حەزەکەی خوا چی زیاتر بداتێ لەسەر ئەوە زۆر سوپاسی بکە حەزت لە هەر چیەکە بە بەردەوامی لە خەیاڵتا بێ بۆیە ئازیزانم لە کۆتاییە هەر کەس لای خۆیەوە بزانێت چەندە ڕۆژانە چەند جار سوپاسی خواکە هەر بۆ ئەوەی بەلای کەمەوە هەر بۆ ئەوەی لە قیامەتە محاسەبەت کەم بێ ئەڵێ خوای گەورە فەرمی عەبدی من دەستم پێدای تۆش ئەڵێی بەڵێ چەند جار لە ڕۆژێکا وتت خوایە سوپاس دەکەم لەسەر ئەوەی دەست پێداوە چەند جار وتت خوایە لەسەر ئەوەی کە چاوت پێداوە ئەزانی ئەو کەسەی کە چاوی قەت نابینێ گەورەترین لەزەتی دنیای لەدەست چووە ئەو کەلیمەی جەڕمە و کۆتایی پێێنم ڕۆژە لەگەڵ حافزێکا دانیشتە بووم پرسیارێکم لێ کرد قەدەری خوای گەورە لەسەر مێزێک ئاوا هینێک دانرابوو سوراحەیەک دانرابوو وتم مامەسە فڵان کەس ئەم سوراحەیە لەم سوراحەیە سوورەیە ئاویان بۆ هێناوین وتی جا مامەسە من نەزانم سوور چییە وەڵا میشە ڕاپەڕی وتم خۆ بەخوا ڕاستەکە خۆ ئاگادارە تا ئەو دەقەی بیرم نەبوو وتم یانی تۆ ئێستا نازانی سوور چییە وتی نەوەڵا مامەسە من سوزانم سوور چییە یەکسەر پرسیارێ هاتە خەیاڵمە وتم من پرسیارێکی تر خۆ تەبیعیە بەلاتە وتی بەڵێ وتم تۆ شەو خەوە بینی وتی ئەرە وەڵا وتم لە خەوتە چاوتە بینی یان چاوت نابینی وتی بەو خۆی مامۆستا خەویشە بینم هەر چۆرم لە خەویشە هەر چۆرم چونکە لە هەموو تەمەنیا چاوی هیچی نەبینیوە خەویش ئەو شتانەیە کە لە ژیانی ڕۆژانە تا دووبارە بێتەوە وتی لە خەویشە قەت نابینم شتێکم بینی بێ بەڵام وتی مامۆستا شتێکت بۆ بجێڕمەوە برادەرێکم هەیە لە سەرەتا چاوێ بینە دوایی چۆر بوو ئەینی ئەم پرسیارم لەو کرد گوتم ئەرێ باشە من لە خەویشە هەر چۆرم تۆش وای وتی نەوەڵا کاتێ من ئەخەوم چاومە بینێ چونکە بڕێک لە تەمەنم چاوم هەبووە یانی لە خەوەکەشە هەر نیعمەتەکان نابینێ جوانەکانی دنیا نابینێ هیوا هەیە تەمەنێکی زۆری سەرم کردو خاوەنی کۆمەڵێک کوڕ و کچ و خێزان و برایە بۆ تاکە جارێ نیعمەتی بینینی مناڵەکەی نەبینیوە تۆ ڕۆژانە بە چاو دەیبینی بۆ تاکە جارێ نیعمەتی بینینی خانوەکەی نەبینیوە کە تۆ بە بینینی خانوەکە جارێ دڵی سراحەتەکە جاری وایە تۆ بە بینینی شوێنە گەشتیاری و جوانەکان دڵی سراحەتەکە ئەو بێبەشە لەوە جارێ وتە خوایە سوپاس دەکەم جارێ چانیە شتەکانە بینم پوختەی قسەمان ئازیزانم ئەمە بۆ باسەکەین لە دوای گەورەترین عیبادەت کە نوێژە پێغەمبەرجان فێری عیبادەتێکی ترمانەکە کە سوپاسکردنە بزانین ئێمە ئەو عیبادەتیان دەکەین قەت بیرتان نەچێ ئازیزانم دوای نوێژەکە بیکەنە واجبی خۆتان بیکەنە وردی سەرزبانی خۆتان بڵێ خوایە هاوکارم بە سوپاسی تۆکەم خوایە پشتیوانم بە سوپاسی تۆکەم خوایە دەستبار و پشتبارم بە با سوپاسی تۆکەم کەی ئەمەت کرد خواست فێرتەکە بەس تۆ ئەمە مەڵێ چۆن فێربی داواکەین لە خوای گەورە فێری سوپاسمان کە یا ڕەبی خوایە فێری سوپاسمان کەی خوایە وامان لێکەی سوپاسی نیعمەتەکانی تۆ بکەی خوایە وا لەم زوبان و پارچە گۆشتە بکەیت کە زۆربەی کاتەکان بڵێ ئەلحەمدولله بە ذیکری تۆ بجوڵێتەوە مەشغوڵ بێ بە ذیکری تۆ خوایە داوا لێکەین بە گەورەی خۆت بە ناوجوانەکانی خۆت بەهۆی کەم و کوڕی و نوقسانەکانمان و غەزەبمان لێ نەگری
بەهۆی کەم و کوڕەکانمانەوە بەرەکەتی ئەرز و ئاسمانمان لێ نەگریتەوە یا ڕبی خوایە بەهۆی کەم و کوڕەکانی ئێمەوە نیعمەتەکانمان لێ نەگریتەوە خوایە لە گوناهی مردەکانمان خۆش بی خوایە زیندۆکانمان بێبەڵا بکەی نەخۆشەکانمان شیفا بدەی قەرزارەکانمان هاوکاری بکەی خەمبارەکانمان دڵخۆش و ئارام بکەی وصلى الله وبارك على محمد وآله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته